سلااوان لێبێ دیارە وەزارەتی خوێنی باڵای و توێژنەوەی حکوومەت یاریێمی کوردستان ساڵی ڕابردوو دەرماڵەی بەسەر قوتابیان لە ناوەندەکانی خوێندن لە پەیمانگە و زانکۆکان دابش کردو بەڵام بۆ ئەم ساڵ کە ئێستا مانجی پێنج تێداینە تا ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ قوتابیان خەرز نەکراوە. من گفتوگۆ لەگەڵ دکتۆر عەبدولفەتاح عەبدولڕەزاقەکەم بریکاری وەزارەتی خوێنی باڵای حکوومەت یاریێمی کوردستانە. کاک دکتۆر سلااوت لێبێ بابەتی دەرماڵەی قوتابیان بەچی کەش بۆ ئەم ساڵە گەرم بۆ ئەم ساڵی ئەمە لە سەرەتای ساڵی خوێندن وەک وەزارەتی خوێنی باڵا نووسراومان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرد لە بۆ دابینکردنی مخصصات یان دەرماڵەی قوتابیان ئەو ئەوانش لە ئەنجومەنی وەزیران ڕەوانی وەزارەتی داراییشیان کردێ بە پێی معلومات و زانیاری ئێمە. بەڵام بێگومان خەڵکی کوردستان دەزان ئێمە ئەو فترەیە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی دارایی قەیرانی دارایی هەرێمی کوردستان وای کردووە کە دابشکردنی یان دابینکردنی ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ دەرماڵی قوتابیان دابین بکرێتن. ینی وەزع داراییەکەیە ئەگەر وەزع داراییەکە خۆش بێتن بێگومان تەوزیع دەکرێت و دابش دەکرێتن. هیوادارم ئەو ڕێکەوتنێکە لەگە بەغدا کرایە ئەگەر لە یاسای میزانیەی عراقیش بەشی هەرێمەکو پێویست بدرێتن بێگومانەوە کاتە موساڵ و هەموو کاتێک لە کاتی خۆی و مانگانش دەرماڵەی قوتابیان دابین دەکرێت و دابش دەکرێت.